between the China and Kurdistan region. بڵێ سەبارەت بە وڵاتان بە دوو شێواز هاوکاری حکوومەتڕای تەنسی جیانی بۆ شوێنەکان دابین دەکات هەروەک ئێمەش پێداویستی پزیشکی Thank you so much. Thank you. ئەوەی دەبینن ئێستاکە هەفت بابەتی پێداویستی پزیشکیە بۆ خۆپارێزی و چارەسەری بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنای نوێ کۆڤید-19 بەڕێزان وڵاتی چین هەر لە سەرەتاوە لەگەڵ دەستپێکردنی ئەم ئەزمونە نوێیەی ڕوبەڕووبوونەوە بەرەنگاربوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای نوێی کۆڤید-19 زۆر هاوکار و پاڵپشت بوو لە پێدانی زانیاری و ئەزمون و شارەزایی وڵاتەکەیان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە و هاتنی ژمارەیەک لە شارەزایان و خەبیرەکانیان بۆ هەرێمی کوردستان و هەڵسەنگاندن و تەقیمکردنی وەزعی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوە هەروەها لە یەکەم وەجبەیاندا کە ژمارەیەکی باش لە 200,000 ماسکی ئاسایی بۆ هەرێمی کوردستانە دواتریش لە مەراسیمێکی تردا 6,000 ماسکی ئاسایی بۆمان هێنا و لە مەراسیمی سێمدا ژمارەیەک لە تێستەکانی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 کە 1008 تێست بوو بۆمانیان هێنا و ئەمڕۆژ چوارەمین جارە هەفت بابەتە کە بابەتەکانیان بریتیە لە 1008 تێست بۆ پشکنینی تاقیگەیی کۆڤید-19 هەروەها ژمارەیەک لە جلی تایبەت بە لەبەرکردنی خۆپارێزی بۆ تیمە تەندروستیەکان و عینەکی تایبەت لەگەڵ دەستکێش و ماسکی تایبەت و ماسکێکی تایبەتیش هەیە لەگەڵ پێداویستەکانی تری لەبەرکردنیان کەڤەرشوزی پێ دەڵێن هەموو پێداویستیانە پێداویستی گرنگن و ڕۆژانە ژمارەیەکی زۆر بەکاردێت لە نەخۆشخانەکان لە ناو تیمە تەندروستیەکان من لێرەوە سوپاسێکی گەورە و بێپایانی وڵاتی چین حکوومەتی چین هاوڵاتیانی چین و بەڕێز جەنابی قونسوڵی گشتی چین دەکەین لە هەرێمی کوردستان کە بەردەوام ڕۆژانە لەگەڵمانە و هاوکاری و پاڵپشتی ئێمەی کردووە و لە ڕەوشی گۆڕینەوەی ئەزمون و زانیاری و ئەو شارەزایی کە وڵاتی چین کردی وڵاتی چین ئەزمونێکی گەورەی هەیە لە بەرەنگاربوونەوە یەکەمین وڵات بوو ڕوبەڕووی ژمارەیەکی زۆر بووە و لە ماوەیەکی دیاریکراودا توانی سەرکەوێت بەسەر بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە هەرێمی کوردستان خۆشبەختانە لە 23 یەکی ئەم ساڵ لە سەرەتای ئەم ساڵدا دوای ئەوەی لە وڵاتی چین تاکە وڵات بوو ئەم نەخۆشیە تێدا هەبوو و بەپێی راپۆرتی یەکەمی وەزارەتی تەندروستی تەنها 557 حالەت لە وڵاتی چین هەبوو تەنها 17 مردن هەبوو بەداخەوە لەم وڵاتەدا هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی و دواتر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەستمان بە ڕێکارەکان کرد و کاری پێویست قۆناغ بە قۆناغ بە هاوکاری و پاڵپشتی خودی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران هەموو وەزارەتە پەیوەنددارەکان و بەڕێوەبەرایەتیە گشتەکانی تەندروستی و هەموو وەزارەتەکانی تر و بە پاڵپشتی و پابەندبوونی گەورەی بە سوپاسەوە بۆ هاوڵاتیانی خۆشەویست ئەم قۆناغانە لە قۆناغی خۆپارێزیەوە بە تۆڵکردنی ڕێکارەکان دواتر چارەسەرکردنی نەخۆشەکان و تا ئەمڕۆژ بەردەوام لە پشکنین و گەڕان بە دوای گومان لێکراوان بەرەو ڕەوشێکی باش دەچین و ماوە بۆ ئەوەی سەرکەوتنی کۆتایی لە هەرێمی کوردستان ڕابگەینین چونکە پێویستمان بە دڵنیابوونی یەکجارەکی هەیە بۆ ئەوەی کە ڕای بگەینین کوردستان بە تەواوەتی دوورە لەم ڤایرۆسە دەبێت مەترسی ئەم ڤایرۆسە هەردەم بۆ پابەندبوون بە ڕێکارەکان لە بەرچاو بێت و دووربین لە بڵاوبوونەوە سەرهەڵدانی ئەم نەخۆشیە بۆیە جارێشتر سوپاسی پزیشکان و کارمەندانی تەنروستی و هێزەکانی ناوخۆ دەکەین و دڵنیاتان دەکەینەوە کە تیمەکانی تەندروستی بەردەوامن لە پشکنین بەردەوامن لە ڕووپێوکردن و گەڕان بە دوای ئەم ڤایرۆسە و ڕوبەڕووی دەبینەوە و دڵنیاتان دەکەینەوە کە ڕێکارەکان بە تایبەتی لە بواری تەندروستیدا ماوە بە ماوە یان قۆناغ بە قۆناغ دەست بە ئاسایکردنەوەی بۆی خزمەت گوزاریە تەندروستی و چارەسەریەکان بۆ هاوڵاتیانی خۆشەویست وردە بکەوێتەوە خزمەت هاوڵاتیان
ئەم ماوەیە هەرێمی کوردستان پێشەنجی زۆربەی زۆری وڵاتانی جیهان بوو لە ڕوبەڕووبوونەوە و بەرەنگابوونەوە ئەم نەخۆشیان سوپاسی هاوڵاتیان دەکەین کە لەم ماوەیەدا پابند بوون بە ڕێنمایەکان داوای لێبوردن دەکەین کە فشارێکی بەتایبەتی لە دابینکردنی بژێوی ژیان و کار و گوزەران و پێداویستەکانی ڕۆژانە کەوتە سەر هاوڵاتیان بەڵام دڵنیا بن تەندروستی هاوڵاتیان تاکە ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان بووە و تەندروستی هاوڵاتیان لە پێش هەموو ڕێکارێک بووە و ئێمەش لێرەوە دەڵێن تیمەکانی تەندروستی بەردەوامن و دەگەڕین بە دوای ئەم ڤایرۆسە و لە ماوەی دیاریکرا و پێویستدا بە دڵنیاییەوە دەتوانین بڵێن کە ئێستا لەژێر کۆنتترۆلکردندایە بەڵام کۆنتترۆلکردن پێویستی بە بەردەوامی پاڵپشتی هەموو لایەکدا دەبێت جارێشتر سوپاس بۆ جەنابی قونسڵی گشتی زۆر سوپاسان دەکەین. Thank you very much for Mr. Excellency's kind words. زۆر سپاس بۆ ئەو تەمەنەرخانەی جەنابی وەزیر. Dear friends, yes. Dear friends, today on behalf of the Chinese government, I'm very honored to once again donate epidemic prevention materials to Kurdistan regional government. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم شەرەفمەندم بە ناوی حکوومەتی سینەوە کە بارێکتری هاوکاری پزیشکی تایبەتمەند بە ڕوبەڕووبوونەوەی COVID-19 پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین. And it is including that 1,008 personal PCR tests. کە پێک دێت لە 1008 تێستی کیت. And also surgical mask and N95 masks. ماسکی عملیات و ماسکی N95. And protective clothing and gloves and shoe covers. جلوبەرگی خۆپارێزی و دەستکێش و کەڤەری پێڵاو داپۆشەری پێڵاو. And this is the third time that Chinese government and people have donated anti-epidemic materials to Iraq and the Kurdistan regional government. ئەمەیان چوارەم وەجبەی هاوکارەکانی حکوومەتی چاینایە لەو بوارەدا بۆ حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان چوارەمی. It is third time. سێمین. It fully shows that the historical and good relationship between the two sides. ئەمە نیشاندەری ئەو پەیوەندە باشە مێژوویە کە لە بینی هەردوو حکوومەتدا هەیە. And the friendly feelings of the Chinese government and people towards the Iraqi and Kurdish people. And ئەو هەستە هاوڕێیانەی کە حکوومەتی سین و خەڵکەکەی هەیە بەرامبەر بە عێراق و هەرێمی کوردستان. As the Chinese Consul General in Erbil, I'm very proud of the friendship between the China and Kurdistan regional government. وەکو کونسڵی گشتی سین لە هەرێمی کوردستان من زۆر شەرەفمەندم بەو پەیوەندی هاوڕێیانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی سین. And I'm also proud that the Chinese government and people, while they are fighting against the virus themselves, but still extend a helping hand to Iraqi and Kurdish people. زۆر شانازیەکەم لە کاتێکدا کە حکوومەتی چین و خەڵکەکەی خەریکی بەرەنگاربوونەوەی ئەو ڤایرۆسن لە وڵاتی خۆمان لە هەمان کاتە دەستی هاوکاری دێژ دەکەین بۆ هاوڕێکانمان بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان. As an old Chinese saying goes, a friend in need is a friend indeed. We and Kurdish people are true friends. ئەوەکو ئەو بەندەی کۆنەی لە کەلاسین هەیە دەڵێ هاوڕێی ڕاستەقینە هاوڕێی ڕێژ ڕۆژی تنگانەیە و ئێمە هاوڕێی ڕۆژی تنگانەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی. I would like to thank my Chinese colleagues who have been working day and night in China to prepare the supplies, and they make a special arrangement, special stop to Erbil. من دەمەوێت زۆر سپاسی هاوڕێیانم بکەم لە وڵاتەکەی خۆم کە شەو ڕۆژیان خستۆتە سەر یەک بوو ئەوەی ئەم ئامادەکاریانە بکەن و هاوکاریانە بنێرن بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی وا بکەن کە فڕۆکەکە ڕاستە دوای بەغدا بێتە هەرێمی کوردستان لێرەش بوەستێت. And they send the materials directly to Erbil, Kurdistan regional government. ئەو کەلوپەلانە ڕاستەخۆ بنێرن بۆ هەولێر. And I would also like to thank my colleagues who are working in the Chinese consulate in Erbil for their hard works in coordinating with the Chinese side a lot of times in order to deliver the supplies to Erbil within a short time. دەمەوێت زۆر سپاسی هاوکارانم بکەم لە کونسڵگەری گشتی چین لە هەولێر بۆ ئەو هەماهەنگیە
نایابەیان کە لەگەڵ حکوومەت و خەڵکی خۆمانە کردیان بۆ ئەوەی ئەم هاوکاریانە بگەن بەدەست هەرێمی کوردستان.